بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت ڕوومەڵی ڕاستەخۆیە نارتی لەگەڵتان بەردەوامە لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق. ئێستا دەچینە لای پامنێرمان دیار جەمال لە دواخاڵی پێشمەرگە لە سنووری ناحیەی سلێمانبەگ لەگەڵماندایە. دیارم کاتت باش ئەگەر بکرێت وێنەیەکی گشتی بارودۆخی ئەو ناوچەیە بە بینەرانی ئەنارتی بگەێنیت. ئەم کاتتان باش دیارە ئێمە لە سنووری ناحیەی سلێمانبەگین کە سەر بە قەزای دووس خوورماتووە ماوەی زیاتر لە 68 ڕۆژە ئەم ناحەیە بەدەستی چەکدارانی داعش و گروپە توندڕەوەکانی ترەوەیە و ناو ناحەکە لە ئێستادا بەدەستی وەکوتم بەدەستی چەکدارەکانەوەیە بە پێی و زانیارانی کە بەردەستی ئێمە کەوتووە پاشەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو شەڕ و پێکدان لە نێوان سوپای عراق و چەکدارانی داعش لە سنووری ناحەی عوزێم ڕوویدا کە دەکەوێتە سنووری پارێزگای دیالەوە دیارە کۆمەڵێک لەو چەکدارانە بە پێی زانیاری ئێمە لە ناو ناحەی سلێمانبەگەوە بەهانەی چەکدارانی ترچوون و ئێستا حالیان شەڕ و پێکدان لە نێوان سوپای عراق و چەکدارانی داعش بەردەوامە ئێستاش ئێمە بەرپرسی فەوجی دوی لیوای شانزەی هێزەکانی پێشمەرگە مقدم حەکیممان لەگەڵایە کاک حەکیم ئەم کاتت باش ئەگەر بپرسین ئێمە ناحیەی سلێمانبەگ لە ئێستادا ژیان چۆنە تێیدا. بەڵێ سەرەتا بەخێراتین جەناتانەکەم بۆ ئەم کەناڵە بەخێر بنیاخوا بۆ ڕووماڵکردنی ئەم ناوچەیە بەڕاستی پێم وایە ئەمە یەکەم جارە کەناڵی ڕاستەخۆ بێتە سندەکە دیارە کەناڵ زۆر هاتووە بەڵام یەکەم جارە کەناڵی ڕاستەخۆ بێت خۆشحاڵی بەخێرتانەکەین بەنسبەت ژیان و گوزەران لە سلێمانبەگە با بڵین تەقیسە کارەبایان بۆ گەڕاوەوە جارە ماوەی پێشتە کارەبا بە حکومی با بڵین بە قەسبی فڕۆکە جەنجەکانی سوپای عێراق و کە هاتنە ئاسمانی ناوچەکەیان بردومانە کرد لێرە دیارە بۆ کاتانە هەر کە بردومان بۆ 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ زیاتر کارەبا نابوو بە حکمیوی لە با بڵین لە کارەبا و لە محەتە و لە مەحاول شتەکانە درا ژیان تۆزە زۆر گرانە لەوانە لە بەرچی لەبەرەوەی کە وا بڵین وەکو بێزەگەر کارەبا نەبووە ئاویشان بۆ ناچوو ئەوەکان لا ئێمەیە دووەم وەکو پێویست با بڵین بەزیخانەکان سوتەمەنی وەزعیان زۆر باش نییە وەزعی کاک حەکیم ئەگەر بپرسین لە ئێستادا هاوڵاتی لە ناو سلێمانبەگ بوونی هەیە یاخود ئەو خێزانانەی کە پێشتر لە ناو سلێمانبەگا بوون ئێستا ماونەتەوە و بار و گوزەرانیان چۆنە وڵی تەمان سلێمانبەگ خۆدانانی ناحەیەکی با بڵین تر ناحەیەکی گەورەیە لەو ناحەی گەورەیە تقریبا 160 ناحەکە لێ نەماون هەموو هاتون با بڵین ژێر دەسڵاتی ئێمە لە معمل بلۆکوشتەکان لێرە نیشتەجێ بوون لە دوو هەنیشان بەرەو کەپریتون هەنیشان چونە بەرەو کەرکووک و هەندێکیان ماونەتەوە ئەوەی کە هەریش ماوەتەوە با بڵین کە سوکاری ئەو خەڵکانن کەوێت چەکدارن دوژی ئێمە شەڕەکەن و هەندێکیان لەبەر نەبوونی و هەژاری خۆیان تا ئێستاکە لێ من ئەوە ئەزانم کە چەند جاوتیانێ با بماخۆشێ بەس نییە ینی شوێنێکمان نییە تەنان ڕەنگە بڵێم ژیانیان گوزەرانە نییە شوێنێکیان بۆ بزن لە ڕووی ئیدارەوە ئێستاکە ناحیەی سلێمانبەگ چەکدارەکان چیان کردووە باسەوە کرد کە دادگایان داناوە یاخود بەڕێوەبەری ناحییان داناوە ئەمە تا چەند ڕاستە وڵی تەمان ئەوان با بڵێن ئیداری سلێمانبەگ ئەوانی بن بڕێەوە بەڵام کە ئیدارەیە کە تۆ نتوانانی وەرەقەیەک دەرکەیت تا بابریزامەکە بیخوات وەرەقەی بری تا بەزیخانێک وەرەقەی دەتێ بازی پێسەر بکرێ پێم وایە ئیدارەکانی ئیدارەی بێت چۆن ئیدارەی بە ئیدارەیە بەو پێی کە ئێوە چەند سەد مەترێک دوورن لە چەکدارانی داعشەوە لە ناو ناحیەی سلێمانبەگ پەیوەندیتان چۆنە ئایا هیچ پەیوەندیەکەیە لە نێوانتان و ئەوان هیچ هێرشێک ناکەن بۆ سەر ئێوە ئەوان دیارە وەکو پەیوەندیەکمان نییە ڕاستەخۆ باشێت پەیوەندێکمان بەڵا بە ڕێزەمەداخەوە بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە پەیوەندی پامنێرمان دیار جەمال کە لە دواخاڵی بوونی هێزی پێشمەرگی کوردستانە لە سنووری ناحیەی سلێمانبەگ لە پارێزگای سەلاحەدین لەگەڵمان پچڕا هەوڵ دەدەین پاش کەمێکی تر پەیوەندیەکەی دیار جەمال وەربگرینەوە ئەوەی کە ئەو مقدمەی هێزی پێشمەرگی کوردستان باسی کرد ئەوە بوو کە ناحیەی سلێمانبەگ ناو ناحیەکە و ئیدارەکەی بەدەست چەکدارانی داعشەوەیە بەڵام قسەی لەسەرەوە کرد کە ئەو ئیدارەیە قیمەتێکی ئەوتۆی نییە لەبەرەوەی ناتوانن هیچ شتێکی فەرمی دەربکەن و ناتوانن هیچ کاروبارێکی فەرمی هاوڵاتیان بەڕێ بکەن جگەلەوەی کە ئاماژەی بۆدا کە ژمارەیەک لە هاوڵاتیانی ئەو ناحەیە لە ناو ناحەکەدا ماونەتەوە بەشێکیان کە سوکاری ئەو چەکدارانن کە لە ڕیزەکانی داعشدا شەڕی هێزی پێشمەرگی کوردستانەکەن و بەشێکیشان لەبەر فەقیری و هەژاری نەیانتوانیوە ناحیەکە بەجێبێڵن ناحیەی سلێمانبەگ لە ڕووی استراتیژیەوە توانین بڵین یەکێک لە شوێنە استراتیژیەکانە کە ناوەڕاست و باکووری عێراق پێکەوە دەبەستێتەوە ئەو ناحەیە ڕێگەی سەرەکی
ڕۆیشتنی ئۆتۆمبیلە لە پارێزگاکانی باکوورەوە لە کەرکووک و لە سەلاحەدین و پارێزگای دیالەوە هاوکات لە سێ پارێزگاکەی هەرێمی کوردستانیشەوە بۆ شاری بەغدا کە ئەکەوێتە خوار قەزای دووسخورمات و لە پارێزگای سەلاحەدین بەڕێزان ناوبڕێکی کوردوەرەگرین و پاژەم ناوبڕە لەگەڵتان بەردەوامەوی بەڕێزان جارێکە سڵاوتان لێبێت بەردەوامی لەگەڵتان لەم ڕووماڵە ڕاستەخۆیەماندا لە سەبارەدۆخی هەرێمی کوردستان و عێراق بە گشتی ئێستادا میوانداری بەڕێز ڕێڵعالی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە کە لە ستۆدیۆ بەسواسەوە لەگەڵماندا ئامادەی کاک ڕێڵ بەخێر بێت نووسنگی فەرماندەی گشتی هێزە شەکدارەکانی عێراق کە تا ئێستا توانین بڵێن مالیکیە هۆشداریەکی داوەکە هۆشداریەدا لەوەی هێزی پێشمەرگی کوردستان پڕچەک نەکرێت لە کاتێکە عێراق بەم دۆخە سیاراتی ئەپەڕێ سوای عێراق لە بەردەم چەکدارانی داعش خۆی پەڕانەی گیراوە هێزی پێشمەرگە تا ئێستا بە ئیمکانیاتێکی زۆر متەواضعەوە توانێت بەرگری بکە و ناوچەکانی خۆی بپارێزی و زۆر ناوچەش ڕزگار بکە ئەم هۆشداریە لەم کاتەیە هۆکارەکەی چییە؟ وڵای یەکەم من پێم وایە ئەم هۆشداری مالکی کە ئەمڕۆ لە میدیاکانە بڵاو بێتەوە جارێ پێشەوە عێراق خۆی بۆتە معسکەرێکی گەورە لە منتقەکەیە چەک بەدەست هەموو پێکهاتەکانی عێراقی بەدەستی ئەوەیە بەدەست سونەوەیە بەدەست کوردەوەیە اینجا ئەم چەکە ئەم هێزە بەشێکی زۆری بۆ حەق بەکارێنرە وەکو هێزەکانی پێشمەرگە و بەشێ لە سوپای عێراقی بەشێکی بۆ غەدر و بۆ داگیرکاری بەکارێنرە مالکی پێم وایە کە ئەم هۆشداریە و ئەمە بۆ تەبلیغی کۆمەڵێک مەواقفی وەتەنی خۆیەتی لە ئەخیرەکانی دەسەڵاتە ئەوێ کۆمەڵە پەیامی نیشتیمانی بە ڕایگشتی عێراقی کە ئەمە بەڕاستی ئەو قسەی ئەو هۆشداری مالیشی ئەگەر پێشەوەی کورد بگرێتەوە ئەبێ میلیشاکانیشی عەش بگرێتەوە عەسایبی ئەهلی حەق بگرێتەوە کۆمەڵێک چەکدار کە ناویان دیارنێ بەڵام وجودیانێ لە شەقامەکانی بەغا لە ناوچەکانە ئەسوڕێنەوە ئەگەر ئەو پێی وابێ کورد خەتەر بێ بۆ سەر ئەمنی عێراق پێم وایە کورد بتوانێت عێراقی ئێستا پارێزێت لە دەست باشە قەناعەتت وایە لەم دۆخەیە ینی هۆشداریدانێکی لەو شێوەیە بە تایبەتی بۆ یەکێتی ئەوروپا و بۆ وڵاتە یەکگرتووەکان هیچ گرنگیشی ئەو تۆی هەبێ ئایا هۆشداری حکوومەتی عێراقی یان بەلای یەکێتی ئەوروپا و ئەمریکاوە عێراق گرنگترە بۆ چوونی عێراق گرنگترە یان پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان لە هەرێمی کوردستانە وەڵام من پێم وایە ئەو پرسیارە زۆر تاوەگەر ئەوان گرنگیان بە بۆچوونەکانی مالیکی باە چونکە من پێم وایە مالیکی لەلای ئەوان وەکو شەخص وەکو دەسەڵاتیش و ئەلمازەربی سفر کرا چونکە سیاسەتە هەڵەکانی مالیکی بوو عێراقی گەیاندە لێواری لە ناوبردن و هەموو ئەو زەحمەت و قوربانی کە گەلانی عێراق و کورد و ئەمریکیەکان و هاوپەیمانەکردن لە 2023 خەری بوو بە هەدەر بچێ لەبەرەوە ئەگەر ئەوان گرنگیان بۆ باە یەک چەک ناهاتێ ئێستا ئەیبینی پەیتا وڵاتان ئامادەن چەک بنێرن پەیتای وڵاتان ئامادەن دەعمی لۆجستی و ئەسکەری و سیاسی هەرێمی کوردستان کە لەبەرەوە هەرێمی کوردستان بۆ زامنی مانەوەی عێراق بۆ زامنی بەرگرتن لە هێرشەکانی داعش نەخێ من بە هیچ شێوێک وای نابینم بەڕاستی ئەوان پێیان وایە لە چاوی هەرێمی کوردستان و ئایان و دیسان و عێراقێکی دیموکراسی یەکگرتو پێک بێنن لەبەرەوە ئەو چەک هاوکاری هەرێمی کوردستان لە ڕووی سەربازی ئەمنی مرۆیی مادیەوە پێم وایە بەرەنجامی ئەو سیاسەتە ڕاستەیە کە هەرێمی کوردستان لە ناو خۆپی ڕێک باشاتوانین بڵین ئەم یادداشتەیان ئەم جۆرە لە هۆشداریدان تعبیر لە بۆچوونی ئەم جیلە تازەیی حیزبی داعوە و هاوپەیمانی نیشتیمانی ژاکات کە بەنیازن حکومەت پێک بێنن من پێم وانە ئەگەر بێتە سەر حقیقت باسکەین ئەمانە بەڕاستی بە چای دۆستایی تۆ نانۆڕنە کورەوان پیان خۆش نییە کورچێکی هەبێ بەڕاستی ئەگەر بەدەست ئەوان بێ بەڕاستی لە بچووکترین چەک و تا قورستنی چەکە بێت لە هەرێمی کوردستان داماڵەوە هەوڵیشان ناوە ئەی لە دەوری نووری مالیکیەوە و پێش ئەویشکە ئەیاد عەلای ئیبراهیم جەعفەری بوون تا ئێستا یەک فیشەک بۆ هەرێمی کوردستان ڕەوانە نەکراوە کە ئێمە بە پێی دەستور بە پێی مادەکانی دەستوری و بە تەشکیلی حکوومەتی عێراقی بێ کورد پرچەک بکرێکە لە نەک پرچەک نەکراوە و موچەی پێشمەرگەکانیشی نەناردۆکەوە کە هاوشێوەی موچەی سوپای عێراقی بێت لەبەرەوە ئەوان بەردەوام هەمیشە ویستوانە ڕێ بگرن بە هەموو سەرکردەکانە من قەناعەتم وانە لە ناو سونەکان سیاسەکانە لە ناو شیعەکانە بە مطلقیتیان نییە دۆستایەتی کورکا بۆ شوی کە کورد ئێوێ بۆ شوی کە کورد داوای دۆستایەتی و مانەوەکە لە عێراق لەبەرەوە هەموو ڕێگرەکان سیاسەتی مالیکی گەشت ئەوەی کە موچەی فەرمانبەران بڕێ ئیتر لەمە زیاتر مەگە بێتە سەرەوەی قەتڵ و ئامی ئەمنەتەوەیەکە کە پێی ناکرێت لەبەر من پێم وانێ بەڕاستی با خۆمە هەڵ نەخەڵەتێنین با میدیای کوردی و ڕای گشتیش بۆ سیخناک نەکەین کە دۆستی کوردن ئەوەی کە هەمانە ئەمری واقعە ئەوەی کە هەمانە قووەتی خۆمانە ڕۆڵی خۆمانە پشتیوانەکانی ملەتی کوردە ژناب ئەوان داوای هەموارکردنەوەی دەستورەکەن هەموارکردنەوەی دەستور چیانێ بە تایبەتی ئەو بڕگە و ماددانی کە پەیوەندی بە مەساڵحەکان و بە حەقە مێژوەکانی کوردەوە چجا ئەوەی کە ئێستا بێن
نقول دڵیان بۆ خۆش بێ کە کورد پچەکە لە کاتێکە ئەم چەکانە بۆ خێری عێراق بەکار هاتووە بۆ بەرژەوەندی باش ئێستا لە قۆناغێکە ینی ئەم هەموو ڕووداوانە لە قۆناغێکە ڕۆیەکە کابینی نوێ حکوومەتی عێراق پێک نەهاتووە و کوردێکێک لە پێکهێنەرە سەرەکیەکانی بێت ئەکرێت بۆ نمونە وفدی توێشکاری کوردی ئەمە بکات بە پێشمەرج بۆ بەشداری لە حکوومەتی عێراقا کە عێراق ڕێگر نەبێت هەرگیز لە پرچەکردنی کووردا یان لە پاش پێکهێنانی حکوومەتی تازە و ئاسایی بوونەوەی بارودۆخی عێراق حکوومەتی مرکزی داوای ئەم چەکانە لە هەرێمی کوردستان نکاتەوە کە بۆی هاتووە بەڵێ یەکێک لە گرفتەکانی ئێمە هەمیشە قلقمی لە حکوومەتەکانی عراقی لەو ڕۆژی حکوومەتی عراقی دروستکە لە 1920 تاکو ئێستا کورد هەمیشە قلق بۆ لە حکوومەتەکانی عراقی بە هەموو قۆناغەکانە بە مەلەکیەوە بە کۆماریەوە بە بەعسیەکانەوە بە هەمویانەوە ئێستای ئەو قلقیمان ماوە ئەو قلقیمان نەڕەوێتەوە کاتێکە ئێمە لە میدیاکانی بیستیان لە بەغای بیستین کە ئەڵێ تاری F-16 ئەدرێ بە عێراق ئێمە ترسمان لێ هەیە لەبەرەوەی سیقەمان بە حکوومەتەکانیان بە هزری سەرکردە سیاسی عەرەبیەکان بەشی ئەو بە سونەکانەوە نیە کە ئەم چەکانە دژی کورد بەکارنێرێ ئەمە یەکەم دووەم تا ئێستا کە باس لە حکوومەتی عراقیەکرێت تا ئێستا کارنامەی حکوومەتی عراقی دیار نییە شیعەکان هەر لە بینی خۆیان لە کۆبوونەوە دوێنێ کۆبوونەوەیان کردو ئەمڕۆژ کۆبوونەوەیان کردو تا ئێستا ڕوویایشی واضح نییە ئەم حکوومەتە چۆن دروستە بێ ئەوەی ئەوترێ نیەتە لەناو خۆیانە هۆشداری ئەدەن یەکتری نابێ حکوومەتەکەی داهاتوو هاوشێ حکوومەتەکەی مالیشی بێ بەڵام ئەوەی لەسەر کورد گرنگە دووشتی زۆر گرنگە یەکەم چۆن ئەم یەک ریزیە پتۆ بکەین و بیپارێزین و لە ململانی حزبی و مزایداتی حزبی دەریکەین دووهم چۆن مصر ئەبین لەسەر ئەوەی ئایا بیل لەوە بکەینەوە نقطەی قووەتی کورد لەکوایە و نقطەی زعفمان لەکوایە و نقطە مامناوەندەکانمان لەکوایە بەڕاستی ئێمە ئەم جارە بچین ئەو حکوومەتەوە ئەو حکوومەتە مافە دەستوورەکانی کورد دابین نەکە ئەبێ ڕێگەی تر بگریمە خۆ ناکری هەتا قیامەت چاوەڕێکین مادی 140 جێبەجێ بێ هەتا قیامەت چاوەڕێکین ئێمە باش ئێستا بەشی زۆری و ناوچانی کە مادی 140 ئەیگرتەوانێ لەژێر دەسەڵاتی کورد خۆیەتی یعنی ڕێگەی تر چی بگرێتە بەر بۆ نمونە چۆڵی نەکا شەڕبکە لەسەر مادانە لەسەر ناوچانە بەڵێ من پێم وایە لە ململانی سیاسیەوە لە خەباتی سیاسەوە دەستی بکەین تاکوجان ئەمە بەستەکەم چۆنە یەکەم لەناو خۆمانەوە کەوتم ئەم یەکگرتووە مهمە بە پەرتەوازە لە بەغانە بین ئێستا خراپ نیە ئەو 62 پەرلەمانتارەمان هەیە خراپ نێنەوە ئەلمای یەکگرتوویکی پێوە دیارە هیوادارم لێرە هەڵیان نەوەشێنین و ئەمە زۆر مهمە دووهەم من نازانم بەڕاستی من سیقەشم بەم دەعمە نێودەوڵەتیە نییە ئێمە دەعمی ئەقلیمیمان نییە بەداخەوە ئەوەی تورکیا بێدەنە لە ئاستا کە کۆمەڵێک گومان و گریمانی تر هەڵەگری ئەوە ئێرانە لەولاوە لە جنوبەوە خەریکە ئەوە سووریا خۆی وەزعێکی زۆر خراپی ئەوەی ئەردەنە بۆتە بۆرەی کۆکردنەوەی بەعسیەکان و ئەم بۆرانێک کەواتە ئێمە دەعمی ئەم دەعمە نێودەوڵەتی کە هەمانە من نازانم تاکە ئەمێنە چونکە من ئەمڕۆ خۆم جەم لێ بوو ئۆباما ئەڵێ ئەم دەعمە لە ڕووی کاتەوە سنووردارە لە ڕووی جوگرافیایشەوە و لە ڕووی نوعیتیشەوە یعنی ئەم دەعمە هەتا قیامەت نییە ئێمە چۆن بکەین ئەو ناوچانی خۆمان پارێزین بەڕێزت باسە کرد ئایا حکوومەتی عێراقدا ئەو چەکانە ناکاتەوە بێگومان داوایە کاتەوە داوای ئەرزەکانی شەکاتەوە داوای هەموو ئەو سنوورە حکوومەتی عێراق و داعش لە یەک خاڵە هاوبەشن کە هجومانیان بۆ کوردستان دەست پێ کرد کورد بگەڕنە بۆ ئەو شوێنی کە لە مانگی حوزەیرانە جێشی عێراقی سەحبی کردوتەوە کەواتە هەردووکیانەوێتەوە هەم چەکەکانیشی ئەوێتەوە هەمیش ئەرزەکەی ئەوێتەوە کە هەردووشی مافی خۆمانە چەکەکان بە بەخۆشی بە هین نەمانگرتووە بە زەحمەت و بە ململان و بە شەڕ گرتومانە کەم تا زۆر و ئەو زەویێش بە شەڕ و خەباتێکی چەند ساڵە گرتومان و حەقی تاریخی خۆمانە لەبەرەوە پێیان کورد هەوڵ بە لە مەحفەلی نێودەوڵەتی لە ئومەی متحیدە لە یەکێتی ئەوروپا لە ڕێکخراوە گەورەکان لە ئەنجومەنی ئاسایش ڕایەکی گشتی دروستکە من پێم وایە ئێستا کورد هەوڵ با بۆ تەسبیتکردنی ئەو جوگرافیای کە داگیری کردو وەک لەوەی ئێستا دەوڵەتی کوردی بکەینە دروشم و هیچیشمان پێ ناکرێت کورد جاری ئەم سنووری کە چۆتە و ڕزگاری کرد و هێزی کوردی لێە ئەمە بە خەباتە دیبلۆماسیە نێودەوڵەتیەکان و هەوڵش بین ڕای گشتی اقلیمی باش ئەکرێت ینی ڕازیبوونی حکوومەتی عێراق بەمانەوەی کورد لەو شوێنانی کە دەستی بەسەراگرتوون لە دوای نوێ حوزەیرانەوە ئەمە بکرێتە خاڵێک بۆ خاڵەکانی پێشمەرج لە پێگەێنانی حکوومەتی تازە عێراقا ئەجا باشە کوردەمەنەکە کەواتە خیانەتەکات
ئەبێ کورد ئیسرار لەسەر ئەمەکە ئەمە یەکەم خاڵی بێ اینجا من پێم وایە دوای ئەوە مەسلەی بودجە و مەسلەی تەسلیح و ئەوانە چونکە ئەومان تەسبیت کرد ئێمە خەمێکی گەورەی تاریخیمان لە کۆڵە بێتەوە حەقێکی مێژووی وەرەگرینەوە ئەبێ ئەمە بکە ئەمە خاڵی ئەساسی بێ کە من پێم وایە زۆر بە سەحمەدەماکەن ئەگەر تووشی شەڕ نەبین لەگەڵ حکوومەتی عراقیە کە من پێم وایە سیاسەتی نەودەوڵەتی ڕێگە بۆ شەڕەش نایە هیوادارم تووشی ئەوە نەبین ئینشەڵڵا بەڵام من وتومە لە دوای تشکیلی حکوومەت تصفیح حسابەکە کورد دەکا پێ کورد ئەمانەی داژی کردووە کە زۆر هەڵی حکوومەتی عراقی لەبەر ئەوە ئەبێ کوردی ئەمە بکە دوای ئەوە کە ئەمە مادەی 140 ئۆتۆماتیکی ئەگەر نەژنین تەواو بوو چونکە مادەی 140 تاون نەبوو قۆناغەکانی ڕاپرسی و تطبیعی ئەو مەراحلانە و ئاسایبوونەوەی محافظەکان کە لە ساڵی 1968 بە تایبەتی بەدواوە حکوومەتی بەعس دیمۆگرافیای هەندێک محافظاتی تێگاوە کە جنوب و ناوەڕاستیشی تایە ئەمانە بکەین ئێمە زۆر بۆ ئێمە دەستکەوتێکی تاریخیە ئەبێتە مایخر اینجا بین لەسەر تەسلیحی پێشمەرگا لەسەر موجەی پێشمەرگا لەسەر یاسای نەوتوغای لەسەر ئەو حقە دەستوریە نیکە حکوومەتی عراقی ملزمە بیا بە حکوومەتێکی فدراڵی وەکو هەرێمی کوردستان خەبات بۆ ئەوانە بکەین ئەوە پێم وایە دەستکەوتێکی زۆر و خیانەتەکەن کورد ئەمە بە خۆڕای تەسلیمی باشە بەڵام ینی کورد لە کاتێکا بزانێت کە حکوومەتی تازای عێراق لەسەر هەمان سیاست و هەمان ڕتمی حکوومەتەکانی ڕابردووی ئەڕاتەوە کەواتە بەشداریکردن لە زیندووکردنەوەی عێراق و لە پێگەێنانی حکوومەتی تازە و لە ئستەقرارکردنی بارودۆخی سیاسی عێراقا کەوا بێت تاکە زەرمانتیایە کورد و تاکە کەسیش کەتیایە قازانجەکە عەرەبی سونەیە بێگومان من بەڕاستی بڕوا ناکەم کورد و ئەمجارە بە ئاسانی بەشداری حکوومەتکە چونکە بەڕاستی هەمومان تاقی کردەوە ئاماژەکانی بەشداریکردنێکی ئاساییشی لە ئێستاە هەیە من ئەمڕۆ گوێم لێ بوو کە ئەڵێت بەشداریکردنی کورد لە حکوومەتی عێراقیە بەندە بەجێبەجێکردنی داواکاریەکانەوە بەڵام یەک مشکلشمانە تا ئێستا نازانید بزەبت داواکاریەکانی کوردی چییە و چی نییە ئەوەی کە باسە کرێ بۆ چوونەکانی ئێمەیە لێدوانی داواکاریەکان بەپی ئەوەی کە سیاسیەکان ئاماژەی پێدەن هەمانەوە داواکاریانێک لە ساڵان ڕابڕاستکراوە جێبەجێ نەکراوە بەڵام ئەم داواکاریە ئەبێت تەصدیق بکرێت لە پەرلەمانی هەرێمی کوردستان حکوومەت و سەرۆکاتی هەرێمیش بەڕاستی اینجا بۆ ڕای گشتی بڵاو کرێتەوە بۆی بێتە مڵکی تاک بە تاچی ئەم هەرێمە باشە تۆ پێ وایە ئەگە پەرلەمانی کوردستان بێتە ناو بابەتەکەەوە داواکاریەکانی کورد لەوێ تاوتێ بکرێت و پەسەند بکرێت و بکرێت بە بڕیارێک بەسەر ژنی دانوستانکاری کوردەوە ئەمە بێ بە پشتیوانێکی گەورەتر بۆ وەفدی دانوستانکاری کورد لە بەغا بێگومان بەڵام خۆی عادەتەن حزبەکان پرۆژەکە داڕێژن خاڵە هێڵە گشتەکان داڕێژن ئێستا خۆ تەحالوفی شیعە کارنامەی حکومەتەوان داڕێژن ئەیبەنە پەرلەمان و لە ئەیکەنە ئەجندەی حکومەتەکە لەبەر ئەوەی بۆ کە چوە پەرلەمان ئەبێتە مڵکی هەموو هێز و لانە سازەکە کوردیش ئەبێ ئەمە بکە ناوی عەزاکان کێن بەڕاستی و لەوێش مزایداتی حزبی نەکەی من لە بەرەی فڵان هێزمی فیسار قووەتمەوە واز لەوانە بێنین کێ باشترین عقلی دانوستانکاری هەیە کێ باشترین زمانی دەستکەوتەکانی دیبلۆماسی ئەوانە دابنێن بەڕاستی زمانزان دابنێن و تەسیراتی هەیە لەسەر عەرەبەکان ئەمانە دابنێن دوای ئەو پرۆژێکە چوە پەرلەمانی کوردستان قوتیشی قانونی جەماوەری وەرەگرێ باشە بۆ لە هەندێک بەزمیترا پەرلەمانەکەنە لوتکە و بە لە هەندێک بەزمیترا فرامۆشەکە نابێ فرامۆش کرد لەبەروی پەرلەمان ئێمە سەوتمان پێداوە ئەو هاوڵاتیانی هەرێم سەوتی پێداوە بۆ ئەوەی سبەینە مەجالیش بۆ پەرلەمانتارەکان نێڵین ئەگەر خوا نەکەران کورد وەفدی دانوستانکار یان کورد تووشی شکست بوو لە داخوازیەکانە پەرلەمان بێبەری خۆی لێ دەرنەکا ئەویان بڵێ من ئاگام لێ نەبووە سەرنجام حەقا میدیای سەربەخۆ ڕێکخراوە ناحکومیەکان ڕێکخراوە پیشەی جەمە هەموو بە هەموو کورد ئەو پرۆژە بێتە پرۆژە هەمومان و دیفاعی لێ بکەین بۆ ئەوەی بە یەکڕیزی بەرامبەر بە داخوازیە تاریخیەکانمان بەرامبەر بە هاو بەشە ناچارەکانمان کە لە عێراقا هەیە وەری بگرینەوە باشە ینی پێگەێنانی وەفدی و توێشکار تا ئێستا یەکلا نەبووەوانێ وەکو تۆژ ئاماژەت پێکرد داواکارەکان تا ئێستا بە تەواوی ڕوون نییەکە چیە هەرەوەی کە ساڵانی ڕابردوو گوێمان لێ جێبەجێکردنی مادە سەوچەل چارەسەرکردنی کێشەی بودجە مەسەلەی بودجەی هێزی پێشمەرگەی کوردستان بەڵێ ئێستا کێشەیەکی تر زیای کردووە بەسەر ئەم کێشانە کە ئەوش خۆی لە دەست بە سەراگرتنی یان با بڵێن ڕزگارکردنی بەشێک لەو ناوچانە بینێتەوە کە مادە 140 ئەیگرتنەوە وە کورد بە موڵکی خۆی ئەزانی لەگەڵ ئەمەشا هاتنی بڕێک یارمەتی و چەک و پێداویستی سەربازیە بۆ هەرێمی کوردستان چۆن کورد دەتوانێت خۆی لەوە لاباکە حکوومەتی عێراقی پێشەوەی ئەوە بکاتە پێشمەرج کە کورد لەو ناوچانە بکشێتەوە کە لە مانگی حوزەیران ناچۆتە ناوی
ئەمان دەست پێشخەر بن لەوەی کە ئەوە بکەنە پێشمەرج کە نەکشانەوەیان مەرجەکە بۆ بەشداری لە حکوومەتی عێراق و زیموکردنەوەی جارێکتری عێراقا. بەڵێ ئەمە دووبارەبوونەوەی مێژوویەکی نزیکە 2003 هەمانشت بوو کورد هەموو ئەو ناوچانەی ئازاد کرد بەڵام بەداخەوە نە ئەمریکەکان نە کۆمەڵگەی نێودەوڵەتی نە سیاسەتی ئەو دەمە ئێستش لە بەرژەوەندی لە پشتیوانی کوڕ نەبوو لەو منتیقا ناکە بێنێتەوە ئێستش چەند بەسراوەتەوە بە هەڵوێستی ناوخۆیی و قووەتی کورد ئەوەنش بەسراوەتەوە بە سیاسەتی ئیقلیمی و سیاسەتی نێودەوڵەتی ئێمە ئەگەر فشاری ئیقلیمیمان لەسەر بێ فشاری نێودەوڵەتیمان لەسەر بێ خەباتەکەمان قورسترە بێ بەڵام ئەگەر چۆن لە هەندێک کەیسە ئەمریکا وڵاتان ئەڵێ ئەوە شەئنێکی داخلی و من خۆمی لێ نایم ئەگەر ئەمەش وا بێت وڵاتانیش تەداخلات نەکەن و فشار نەکەن لەوانەیە باشتر ڕێگەیەک فشارێکمان کەمتر و بە ئاسانی تاقیم بەڵام من پێم وایە ئەم مەسەلانە ئەم مەسەلەی خاکە ئەو شوێنانە کە کورد ئازادی کردووە و پاراستوێتی لە هێزێکی درڕندەی وەکو داعش بەڕاستی گومانەکەم بە ئاسان حکوومەتی عێراق هەڵێ ئیسراحەت لەو منتیقانە بکەن چونکە ئەو کاتە حکوومەتی عێراقیش شوێنی تحقیقی بەرژەوەندی وڵاتانە ئەخوانەکەران ئەگەر ئەو منتیقانە بێتە منتیقەیەکی جێ ناکۆکی چەکداری لە بینی ئێمە حکوومەتی عێراق ئیشەڵڵا شتی وا ڕوونایە لەوانەیە موقفی وڵاتانی هەرێم و وڵاتانی ئیقلیم و ئەمریکا لە بەرژەوەندی کوردانە بێ چونکە ئەوان مەساڵح عامەکان زیاتر لەگەڵ حکوومەتی عێراق بەستێتەوە. بەڵێ زۆر باشە زۆر سپاس کەم ڕێڵالی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوون لە زۆر سپاس بەڕێزان سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە تا ئێستا بینەرم بوون پاش ئەم ڕووماڵە هاوکارانم بەداوامە بن لە ڕووماڵی ڕاستەوخۆیە نارتی لەگەڵتاندا تا بەیەگەشتنەوەمان هەموو لایەکتان نەخۆشییابن.